بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتەوە گشت کاتێکتان شاد و کامەران بێ خۆشحاڵم لە ئاڵقەیەکی نوێ بەرنامەکەتان بەرنامەی وێنەکانی دوێنێ پێتان شاد دەبم بەو هیوایەی جێگای سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بێ. میوانی ئەم جاری بەرنامەکەمان بەڕێز مامۆستا محەممەد عەتا ڕەشید بەکر قەساب خەڵکی سلێمانی میوانی ئەم جاری بەرنامەکەمانە بە ناوی بەرنامەکەمانەوە گەلێ بە خێراتن دەکەین. زۆر سپاسانەکەین بۆ ئەو هەستە چاک و جوانەی کە ئەی نوێن و خزمەتی خەڵکەکەن. منیش جێگەی ڕێزم هەیە بە تایبەتی کە ئێستا هاتووم ئەم باسە ئەەکەم باسی ئەو کەس و کارە ئەەکەم کە فەوتاون و لە پێناوی شێ مەحمووا هین بوون و هیچیان بۆ نەنووسیون و هەمویان کوژراون. یاخوا بەخێر بێن. خۆشبێ بەخێر بێن. بەرنامەکەی ئێمە گێڕانەوەیەکە لە مێژووی جەناوی باوکت و مامەکانت و بنەماڵی ئێوە بەڵام بە وێنە ئێمە لە وێنەکانەوە دەست پێەکەین چونکە ئەوەی کەرەسێ لە بەردەستیەمە ئەو وێنانەیە کە لە ماڵی ئێوە پارێزراون. منەمەوێ وێنەیەک پیشان بم باسێکی باسی هین نەکەم باسی کەس و کارم ئەوانی کە ئێستا دێنە سەرەوە ڕسم نییە هینی ئەوان بەڵێزان باشە لەبەرەوەی جەنابی باوکێ وێنەی نییە ئێمە جارێت دەستپێک باسێکی ئەم وێنەیەکەین. ئەم وێنەیە چێە؟ ئەوە کافێ وەستا حەبیبی بەنایە. باش ئەوە دایکمە بەڵ تێگەی ژنی مامەحمەمە. باش لە ئاخریە کە مامەحمەم کوژرا بەڵ شووی کرد بە باوکم. باش منی لێبووم و ئیتر ئەوە بوو کە ئەویش مرد بە گەنجێتی مرد لەبەر لەسەر ئەوەی کە لە لیان تازی و ئەشکۆنجە و ئازارێرا بە 36 ساڵی تەمەنی 36 ساڵ بوو منی بەهاتیوی بەجێهێشت. باش لەو هەموو کەس و کارم من کەوتمە کوێرەوەری و دەربەدەری و دەریسەری. باشە ئێشاڵا ئەمە نابێتێ کوێرەوەری بەڵام ئێمە ئەمانەوێ وردە وەردە دەست پێ بکەین. ئەمە جەنابی دایکتە کافێخان. ئێمە ویستمانی یەکەم دەستپێک وێنە پیشان بین ئەجینا ئەمەوێ بە دوور و درێژی باسی باوکێ باسی مامەکانێ باسی دەورانی شێمەحموو و ڕۆڵی ئەوان لە دەور و بەری شێمەحموو شۆڕشی سەردەمی پیران و باسێکی ئەو ڕۆژگارانەمان بۆ بکەم. ئێستا بۆ بکەم. بەڵێ فەرمە. کاکە من محەممەد عەتا ڕەشید بەکر قەسابم بەکرد حەو برای هەبووە قەسابەکانی سلێمانی باوکی کەریمی ئەحمەی هۆمەر باوکی سابیرە سوور باوکی حاجی دەروێش کەریمی مەحمووی کەبابچی ئەحەبشێ ئەمانە برای باپیرم بوون. حەو برابوون کە باپیرم چوار کوڕی هەبوو لەگە کچێکە. کچەکەی شووی کردووە بە مەجەفەنگی کانێسکان کە مەشهور بووە لە کانێسکان. باوکم چوار مناڵی ئەو چوار کوڕی هەبووە عارف و باپیرم چوار کوڕی هەبووە عارف و ئەحمە و مەجی و ڕەشی کە باوکم بوو. مامە عارفم لەبەر ئەوەی کەوا نزیک بووە لە شێمەحمووەوە ڕەفیقی بووە پیاوێکی پیاوانە بووە دەرهاتوو بووە شێمەحموو زۆر یارمەتییاوە و زۆر بەتەنگی هاتووە و خۆشی بیستووە لەبەرەوە لە خۆی نزیک کردوێتەوە ئەویش بۆ بە پاسەوان و ینی هەر کاتێکە هەر کەسێ بچوایە بۆ لای ئللا ئەبواە مامم بیبینایە اینجا ڕێیانە بچێتە بۆ لای ئەو تێگەوە زۆر ڕسمی هەیە ئێستا تاقە ڕسمێک هەیە کە لی نووساوە عارف لە پشتی هینەوەی شێمەحمووەیە. باش تێگەی لەبەرەوە کابرایەکی کەژە بوو کە ناوی عەلی سێفەنگیە ئەویش لەگەڵ مامما پیاوێکی پیاوانە بوو پارێزگاری شێمەحموویانە کرد. کە کاتێ دەوری شێمەحموو نەماکەس بوو مامیان گرت کە مامیان گرت لەژێر تەعزیبە تاڵاویان ناو بە مردوێتی خسیانە دەرەوە لە سجن لەوە دوو کوڕێک و کچێکی بوو ئەو کوڕەی خەزوری منە کوڕی ئەو مامە عارفە. ئەو مامە عارفم. باش ئەجا ئەوی تر شەهید ئەو شەید بوو ئەحمەی بەکرێکێک بوو لە پیاوەکان و ناوەرەکانی پیاوەکانی شێمەحموو سەردەسەی کۆمەڵێ لە پیاوانی سلێمانی بوو لەوانە محەی سالەسوور لەوانە مەجی قالەی حەمامچی لەوانە فارسە ڕیشە کە هەیە لەوانە حەمەڕەشی خاتون لەوانە عەبەپینە کە مەشهور بە عەبەی محەیمی فنجان. ئەمانە هەموو وەختێک لەگەڵ مامما
چی پێ بوت نایە شێ محمود چی بکرد یعنی با بڵین لە مەفرەزەکەی مامە ئەحمەد بڵێ مام ئەحمەد بوو چی بکردایە ئەچوونە سەر نارانی شێ محموو تێگەی هەتاکو کەرەتێکیان خێزانەکەی شێ محموو بانگی مامەکە ئەڵێ وەرە فریامان کەوەڵێ چی ئەڵێ مەزبەتیان لە شێخ کردوێتەوە کە شتی لێ بکەن لەبەرەوە بێ چارەسەر مام بکەی مام دەستەکەی لەگەڵ مامەکانی کەشم توانیان ئەو هینە مەزبەتەیە ئەو راپۆرتە بێنن لە بەردەمی حەلاوەخانی ژنیە داینێ لەبەر ئەوە زۆر پێی خۆش بوو زانیشیان کە خزمەکانی خۆشی تایەتی لە عالی شێ محموود بێ تێگەی لەبەر ئەوە خەنجەرێکی دەبانی دەسکسپیەکەی یا بە من یا بە مامەم ئەمە هەتا ئەم ئەخیرەش ما بوومان لەنەوە دووە بەخشیم سەرکردەیەک دوای ئەوە ئەو مەختوتەیە کە هەیە ئەم مەختوتەیە کە لە بەردەستمانە ئەوی کە ئەوە پاش کوژرانی بوو بەڵێ کەواتە باسی ئەماکەی ئەمە باسی ئەماکەم ئەمە چییە؟ ئەمە دەستخەتی شێ محمووە کاکانی شێخە کەیەتی بە شێ محموو ئەمە هینی جەنابی حاجی کاگەحمەی شێخ هینی شێخە ئەمە مەختوتەیە هەڵم گرتووە زۆر مهمە بەهێنەوە ئەمەشیان ئەویشیان ئەوە تیغبەنگە بەڵێ ئەم تیغبەنگە معنایەوە نییە کە تیغ نایبڕێ خەڵقەکە یا گولەبەنگ کە نایبڕێ گولەبەنگ مامیشم گولەنگی پێ بووە کەچی بریناریش کرا ئەمە بۆ ئەوەیە کە ڕزگاری ئەکا لەو هینە وەکو چۆن لە قورعانی بیرۆزاڵێ ئەگەر هاتوو تۆ لێ قەومە پەنا بەرەبەر قولوەزدووەکان ئەمەش وەکو ئەوەیە قورعانێکە بەڵام ماوەیان ناوە بە کاکەحمەی شێخ ئەوە بنووسێ لەگەڵ ئەوانە باشە بەس جەنابی مامۆستا حەمەعەتا ئەم مەختوتەیە ئەمە با بڵێن ئەمە هەمووی کە ئاوا بە نەخش و نیگار و بە خەتاتی کە نووسراوە ئەمە لاپەڕەکانی هەروە بووە لاپەڕەکانی گولەبەنگێکە ئەمە هەمووی ئینە وەکو گولەبەنگ وایەمە چونکە گولەبەنگ خۆی پارچەی کاغەزە کە نووسراوە ئەمە مەختوتەیەکە نەک گولەبەنگ ئەمە دوعایەکە کە کاکەحمەی شێخ نووسیوێتی بۆ پارێزگاری جەنابی شێخ محموو باشە ئەوی ژایەتی بە من بالفعل ئەمە کارێکی وای کرد کە من بە درێژایی مامۆستایم لە زەردەمی باسە ڕۆژێک لە ڕۆژان ئەسکەرێکی تووشی نەبوو ینی هەمیشە ئەمە کە لە مامتەوە بۆ ماوەتەوە پێت بووە بۆ ئەوەی کە پارێزگاری لەوی نابوو لە بن دەستما بوو جا فەرمووت ئەمە لە خۆشەویستی ئەو هینەیە ئەو یارمەتەیە کە هەبووە اینجا ئەمما مەحمامە لە هەموو شۆرشەکانە بەشداری کردووە لە شۆرشی کانیمانە لە شۆرشی پیران لە داگیرکردنی سوورداش لە چوونی بۆ ئەشکەوتی جاسەنە کارچەند ئیسە باسی ناکەن بەڵێ ئەشکەوتی جاسەنە ئەو ڕۆژگارانەیە کە با بڵین ئینگلیز ئێرەی پێچۆڵکردن چوونە جاسەنە لەوێ ڕۆژنامی بانگی حەقیان دەرکرد ئەو کاتەش مامەکانی هەر لەگەڵ یابوون تاوان لەگەڵ تا کوژران مامەکەی کەم کە هین مامەحمە مناڵترە ناوی مەجیە ئەمە لە شەڕی کانی مانگا لەگەڵ ئینگلیزەکانە لەگەڵ مامۆوانە فارسی ڕەحیمە کووردا بوو بە شەڕیان ئەویان ینی لەگەڵ ئینگلیز بوو بە شەڕ تاوان ئەویان برینای کرد کوشیان مەیتەکان نەدۆزیەوە تا 3 مانگ بەهۆی چیەوە دۆزیانەوە بەهۆی پشتێنەکەی و جلەکانی کە شوان دۆزی بووەوە کردووە بەری وتمان وەرە مەیتەکەمان پیشان ئەمەینی ئێمەیە توێدی من ئێمە ئەوە ئالەوایە ئەنجا مەیتەکەیان دۆزیەوە ئەمە کام مامە ئەمە مامە مەجیم کەواتە مامە عارف و مامە مەجی و جەنابی باوکێ هەر چواریان لە ناو لەشکری کوردستانە و لە دەوروبەری شێخی نەمەرد بێژگەلەوە خزمەکانی کەشمان ئامۆزەکانی کەشمان هەموو هەر لە پێناوی شێ مەحمووا بووین لە پێناوی شێخ بۆ ئامانجی کوردایەتی بەڵێ باشە ئەنجا مامە ئەحمەم کاکەجان مامە ئەحمەم لەگەڵ حەمەی شێخ محەممەی سێ بچکۆلە یەن بۆ جەولە بۆ لای عربەتەوە تووشی شەڕە بن لە بینە کە تووشی شەڕە بن مامە برینار ئەکرێ کامیان مامە ئەحمەم کە برینار ئەکرێ بە بیناری ئەیبن بۆ هین
بۆ لای بەرزنجە لەوێ کە خەبەریان بە شێ مەحموو ئەو کاغەزە ئەنووسێ ئەم نامەیە ئەنووسێ بۆ هین هین کێ بۆ سەعیاخان بۆ سەعیخان کێ ئەمە هینێکم دکتۆرێکە لە ئێران خەڵکی ئێرانە باشە تێگەی بەڵام ئەم کاغەزە دکتۆر سعید خان نازانم ئەم کاغەزە پێی نەگەی نەتوانی مامە تا ئەو کاغەزەگەی مرد ئەم کاغەزەم هەڵگرتووە دەستخەتیەوە کە بە فارسی نووساوە جەنابی شێخ خۆی محمود ئەمە جەنابی شێخە کە بە ئیمزای خۆی کردوێتی بڵێ دەستخەتەکەش هێرخەتیەوە خدمەت جەنابی لێرا دکتۆر سعید خان باسی ئەوەکە کە ئەم برینارە ئەنێری نەلاتان و تەداوی بکەن ئەم پولە چێ ئەم پولش پولی شێ مەحمووە کە حکوومەتەکەی شێ مەحمووە ئەوەم هەڵگرتووە تا ئێستا ماومە هی ئەو سەردەما بڵێ لەکوێ بۆت ماوەتەوە تەوانداوانەوە بۆ ماوە ینی ئەشیای ماڵی خۆتان ئەشیای ماڵی خۆتانە ینی ئەمە بەسەرهاتی خزمەکان کەسوکارەکەمە کە منیان بە هەتیوی دەربەدەر بە تەقەڵی دایکم بە دوورمان منی بەخێو کرد چونکە هەرچەند پارێکی زۆرمان هەبوو لە ئیتاما بەسییانە ئیتاما بەڵام نەمانتوانی دەریێنی ئێستا ئێمە بە درودێژی نەسەر ئەو مۆزوعش ئەمە حەزم کرد زیاتر لە کەسوکارەکەم بپرسن باشە مامۆستا من ئەمێ پرسیارێکی کەم بابینەوە سەر کافیەخانی دایکێ کافیەخان وەنا بڵێ باشە ئێستا ئێمە تێگەیشتین کە جەنابە کوڕی کاک ڕەشید برایتری هەبووە بە ناوی ئەحمەد برایتری هەبووە بە ناوی عارف بە ناوی مەجی ئەمانە هەمووی کەم تا زۆرێک شەهید بوون و لەژێر ئەشکەنجەی کوردایەتیە لە زیندانەکانی سەردەمی پاشایەتیە تیاچوون بەڵام دایکێ لە پێشا ژنی مامە ئەحمەد بووە مامە کوژرا باوکم مایەوە کە نەخۆشیش بوو لە پێنجون بوو دەبان ئێمە چون بۆ پێنجین ئیتر لە سلێمانی نەماین چون بۆ پێنجین لە پێنجین پیاوانی شێ مەحموو کەوتنە ئەوێ وەکو حەمە نێرگەلا هەموو بەواستەی مامەوە هات ئەو خالە بەرازە بۆ نسبەت مامەوە هات تێگەی ئەمانە ئەمینی یارە کە ئامۆزای بوو مامۆستا هۆکارەکەی بۆی بینەران بیزانن باڕوونی کەینەوە سەردەمی شێخ کە لێرە سەردار و مەلیکی کوردستان بوو کە وەزعەکە تێک چوو ئەوان چوونە پیران و چوونە ولەژێر و چوونە ناوچە سنووریەکان لەگەڵ یابوون اینجا ئەمانە بەهۆی ئەوەی شۆڕشەکە درێژەی خایان سوکنایان کرد لە ناوچەی پێنجوێن کەواتە ماڵی ئێوەژێکێک بوون لەوانەی بەهۆی ئەو کارەساتە و چوونە سنوورەی شێ مەحموود چوونەتە ئەوێ باشە مامە ئەحمەد وەفاتی کرد دایکێ شو کردەوە بە باوکمیتر لەوێ بنکە بوو کەبابخانەی دانا تێگەی ئەویش وەکو دەورانی شێخیش نەما شێخ ڕۆی بەرەوە ئەسارەت نەما دەوری شێخ نەما نەما بڵێ دەوری هەمەی سەیە بچکۆلە هات ناڵێم لەگەڵ مامە هاتن پێنجونیان کرد وتیان دەوری شێم هەمەی سەیە بچکۆلەیە تێ خەڵقی ژەهاتن بۆ ماڵی ئێمە یان و تۆ ئێوە پیاوی شێخانن بەشکێکم بمان پارێزن ئاگاتان لە ئێمەش ئاگاتان لە ئێمە باش اینجا باوکە دایکتی هێنایەوە و لەوێ لەوێ سکنای کرد و باوکم مرد کە مردم ئامۆزاکان قەسابەکان هاتن وتیان ئەم ژنە گەنجە شووە کاتەوە ئەبێ ئەم ماڵ و مڵکەی بۆ بخەینە ئیتامەوە ماڵەکەیان خستمە ئیتامەوە 400 دیناری ئەو کاتە بۆ ئەندانم لە ئیتامە بۆ قاسرین بۆ قاسرین ئەو خانوۆشم مایەوە لە ئاخریا فرۆشتم کە هاتم بۆ سلێمانی لە ساڵی چلوویەکە باشە چوومە مەکتەب تەبعاً ئەو کاتە عمرم 6 ساڵ بوو نانهێش 6 ساڵ بوو کەن 7 ساڵ بوو تۆ چەند ساڵ بووی کە باوکی وەفاتی کرد من نەمدیوە تۆش با باوکشت نەدیوە من بە حاڵ تارمایی یەکەم چووە سجنەوە ئەویش تەبعاً لە کاتێکە باسی ئەوەم نەکرد کە خانوەکان کە مامە حمام کە مامە عارفم مرد کوژرا حکوومەت داتە سەر خانوەکەمان لە کانێسکان بەرامبەر بە ئیشغال خانوەکان ڕووخان دار و پەردەکان هەموو بردکردیان بە تاوڵەی سواری کە ئێستا بەریدەکەی ئیسەیە بەڵێ پشتی قایمقامەتی ئێستا لە نووریاوە بڵێ لەوێ هینیان کرد دایکمیان بە
دەردی کورد دەڵێ بە تۆی ساڵ و بەرماڵێک کردە دەرەوە دەستێ نوێنیان نایە و هەمویان برد باشە هەمویان برد ئیتر ئێمە کەوتی نەینەوە باوکشم لەوە گیرا کە باوکم کە ڕەشی مناڵی دایکشتی هێنابوو نەهێنابوو نەهێنابوو گیرا لە سجنا ئەویش دەرکاری کرا تووشی نەخۆشی بوو هەتا ما هەر بەو نەخۆشیەوە هێناڵان ئەو ژێکی هەلاوانەی کە دووچاری ئەشکەنجە و ئازاری حکومەت قوربانیەکە لە قوربانیەکانی ڕێگای کوردایەتی درود بۆ گیانی پاکیان ئەجا لە نەتیجەی با بڵێن شوکردنی کافیەخانی دایکێ بە کاگڕەشی بەکری قەساب تەنیا تویان لێ هەی منیان لێ ماوە خانووەکەی پێنجێنتان چووە قاسرین نەچووە خانووەکەی پێنجێن نەخێر بۆ من مایەوە ئەخە چووە قاسرین ماڵەکەیان قسە شتەکانیان فرۆشت ناوماڵەکەیان فرۆشت بای 400 دینار بوو قسییانە قاسیرینەوە بۆ پارەکەی بۆ چێ بوو بۆ من بوو خۆی قسییانە ناو قاسیرینەوە من بتوانم لە 18 ساڵیان دەریهێنم بۆ ئەوەی کە ئەو فترێ دایکێت چۆن تۆی بەخێو کرد ناڵێم بە خەیاتی بە خەیاتی ئەم مەکینەی خەیاتیە ئەم مەکینەی خەیاتی ئەوەیە بەڵێ ئەو مەکینەی خەیاتی ئەوەیە تێگەی چوونە ماڵی باپیرم وەسا حەبیبی بەنا وەسا حەمەعەلی وەسا حەبیبی بەنا لەوێ بووین لە خانەکە ئێمە لەوێ ژیاوین بە برسێتی و بەڕووتی و بەڕەشوڕوتی منی پێگەیانوە تا ئەو کاتە مامەکانیشن نەماوە نەما دایکی بەتەنیا مابوو کوڕی مافعارف لە پێنجین بوو ئێمە چوین بۆ لای ئەو لە 45 لەگەڵ باوکتوان ئازانی لە پێنجین بووین لەوێ ماینەوە لە سەردەمی بوومەلەرزەکە هەر لەوێ بووین تووشی گرانیەکە بووین با بڵێن لە جنگی جیهانی بڵێ کابراایەک پیا بوو نایەنەوە ئەوین لەیلانی باش هەچی گەنمی پێنجوین هەیە هەمووی کۆ کردەوە بردی باش تەوان پێنجوینیش خوا درستی کردوون بەوەی کە غەدر قبول ناکەن باشە بەڕاستی هجومیان کردە سەریان ڕای کرد چووە سەرا ئەو بۆچی ئەویست گەنم بکڕێ بۆ گرانیەکە هیچ نەما بۆ گرانیەکە لەبەرەوە عیزەتی تەل لەوێ بوو ئەو کاتێک عیزەتی تەل لەوێ چی بوو مدیری ناحیە باش لەو کاتە خاڵێ حاجی حسێن گۆرانی بێردەن خۆش هونەرمەند قالی حاجی حسێن ئەم شعرەڵێ گەرچی هەندێ هەر خەریکن وەرگ و جیفان پڕەکەن شەو بە بێغەم سەر ئەنێنە سەرسەرین هەر سەرسەرین دائیمە غەمی خۆش و غەمی وڵاتی هەبێ ئەو کەسانەی بێغەمن حاشا نەوەی ئەم خاکەنین ئەمە خالە بەرازەی و بیڵێرەوە منیانویست بچن لە ئەمین لەیلانی بن بەڵێ منیش کە خۆشەویست بووم و شعر دۆست بووموانە منیش ئەم شعرەم وت کە هەیە باش پێتە شعرەکەم پێ لەبەریشمە بەڵام ئەمە بە مناسبەتی کۆماری بەهاباتەوە نووسرا بوو مژدەوێ بۆ خوێنەوار و تێگەیشتووی لاوی کورد ڕادوێ خاتە گوێی عالەم ژیان و ناوی کورد ڕۆژ بە ڕۆژ بۆ پێش ئەچێ ئۆخەیش و هەنگاوی کورد کورد لەژێر باری گرانی خەڵقە هاتە دەر تاجی سەربەستی و بە حڕی نایە سەر خۆی وەکو کورد خوستە ناو ناوان و ناو ڕێزەی بەشەر تێپەڕی ئەو ڕۆژە ناپاکە کە ئەکرا ڕاومان هەر بژی قازی محەممەد هەر بژی کوردی نەبەرد هەر بژی قەومێکە نادەسێ لە کوشتار و لەبەر لەگەڵ ئەمە وت بەجارێ خالە بەراز هاواری و بیڵێرەوە لێرەوە لەو کاتەوە دروست بوو بیڵێرەوە ئیتر من پێشە جار ئەمە وت ئەمە شعری شەیە ئەمە نازانم چیە تۆ وتوتەوە تەنیا وتومەتەوە بەڵێ ئەمە نازانم چیە جا ئەو خالە بەرازە بۆیە ناوی خالە بەرە پیاوی شێ مەحموو بووە جاسووسێکی شێ مەحموویی گرتووە لە ژوورێکە دانەکانی هەموو دەرێناوە کە دەرێناوە لەوێ ناوێ ناوە خالە بەراز باشە فەرمووت ئینجا ئیتر جەنابە لە پێنجوێن مایتەوە تا ساڵی چەند تا 1940 هاتم بۆ مەکتەبی گۆژە هاتمەوە بۆ مەکتەبی گۆژە لە سلێمانی گۆژە ئەو شادەیەم وەرگرت باش لەگەڵ ئەو ئێستا دێنە سەر ئەوانە ئەمە وێنەی ئەو کاتەیە کە چوویتەتە مەکتەب مامۆستا ئەمە نەخێر ئەمە وێنێ هینا نووسا توێ ئەمە مامۆستا وێنەی جەنابتە ئەمە بەڵێ هینی باشەوە ئەوە لە سنفی 1 و 2 متەوەستە بووم
چوتێ یەک و دوێم تەوەستا باشە مامۆستا باسی پۆلی نیوت کرد پۆلی نیو چییە؟ پۆلی نیو ئەوەی 6 ساڵ بواە ئەگەر بەدەست بواە ئەگەر خۆشەویست وایە باوکی هەبواە خسە پۆلی نیو نەگریەک لە پۆلی نیو ئەمایە وەکو چۆنی ئیستا هین هەیە هەزانە هەیە و زڕەوزە هەیە ئەو پۆلی نیوەیان کردەوە من لەوێ بووم ئەو ساڵە لێ بۆ ساڵی دووەم من خوێنم تاوا کرد لەوێ یعنی نیوت بڕی ئەنجایەکە بڕی تاوان نیوەکە هەروە جۆگر بووی باش مامۆستا هەندێ وێنەی زۆر جوان هەیە هی ماڵی ئێوەن ئەمە وێنەیەکی تۆ دایکتە بڵێ ئەمە کە خانوەکەمان نەڕووخە حکومەت ڕوخانی لەلان بیبینن حکومەت ڕوخانی من لە 57 پارەکەم وەرگرت ئەوەی پێنجێنم فرۆشت کردمەوە بە خانوو ئەو خانووی کە کرابوو بە ئەرزە ئەوە دایکم نەخۆش کەوت بوو من لەوێ لەو خانووە گرتومانە و ڕسمە یعنی تۆ پارەی قاسیرینەکە کە وەرگرت هاتی تۆ ئەو خانووە کرد کە کاتی خۆی ڕوخێنرا بوو نە پارەی خانوەکەی پێنجێنم مابووەوە باش بەوە خانوەکەم کرد ئەو خانوم کرد تاوان پارەم وەرگرت لە عقاری 2000 وەرگرت لە عقار کردمەوە بە خانوو لەوێ لە شوێنی خانوە ڕووخاوەکە لە شوێنەکەی خۆی زۆرم بە ئەوە حەز دەکەم یعنی ئینسان ماماکان لە ڕۆژێکە ئەگە شکستیش بێنێ ڕۆژێکە بێ هیوای هەبێ بۆ ئەوەی جارێکیکە لەسەر ئەو شکستە بنیاد بنێتەوە ئەمەش مامۆساوێنەیەکی جوانە پێچێ جەنابێ بێ لەگەڵ دایکی لەگەڵ کەسێکی تر ئەمە دایکم و لەگەڵ خۆم و لەگەڵ ئامۆزایەکمایە ژنبرامە ژنبراشتە و ئامۆزاشتە پێچێ مامۆستا هەر تقریبن لە ناو خزمە نزیکەکان تا ئەمە نزیکترین کەسێ بێ وەنیە ئیتر ماڵی حاجی دەروێ شوانی ئامۆزاتن بەس ئامۆزایەکی تێکەوتووە پەیوەندی چۆنە لەگەڵیانە ئەوانیش هەمووی ماڵی باشن ماڵی حاج دەروێشی قەساب و ماڵی کاکەریم و بەبێ یەک ئیدارە ناکەن بەڵێ منیش ئەو شایەتیان بۆیان بەڕاستی مامۆستا ئیتر جەنابێ چوویتە ئامادەی تەواو کرد متەوەستە بڵێ متەوەستە لە 53 چوارە زمانی عومەر عەلی بوو پێشەوەی کە باسی عومەر عەلی کەم چوون بۆ وتم بۆ نەچم بۆ لای شێ مەحموو ئەم باوکو مام و ئەوانە هەموو کوژراوە چۆنە هەڵسام چوون بۆ لای کە چوون بۆ لای وتی تۆ کوڕی چێی وتم کوڕی فڵان کەسم تەوان باوکمی کەمترە ناسی وتم کوڕی ئەحەی بەکر و هین عارفی بەکرم لەگەڵ هین ئیتر نەک بگری ئاخێکی زۆری هەڵکێشا وتی بەڕاستی من شۆرشەکەم بە کوڕانی سلێمانیوە بوو بەڕاستی خەرجارباری ئەوانم تر لێ دوو شەو مامەوە لەوێ شەویش کارەبا هەبوو کارەبای دینەمە هەبوو ئەمە لە چۆ مامۆستا ئەمە لە داریکەلی بەڵێ لە داریکەلی لەوێ مامەوە دوو شەو لێ مامەوە حکایەتخوانی هەبوو ئەبای حکایەتی بۆ بکردایە کە خەوی لێکەوت کە خەبەرێ بۆ ئەبای حکایەتخوانەکە دیسان جاریچکە دەستی پێ بکردایە درود بۆ گیانی پاشی ئەو سەرکردێش چوویتە ئامادەی لە 54 زمانی عومەر عەلی بوو تێگەی زوڵم و زۆرێکی زۆری کرد عومەر عەلی هابوو مەکتەبی متەوەسە ثانەوی کە هابوو مەکتەبی لە تەلەبەکانی فرسی تۆ ئەتەوێ بێچی ئەوێچی کوڕێکە بوو ناوی سادق سدیق بوو هەڵیسان وتی بەخۆ بووتی تۆ ئەتەوێ بێچی وتی من ئەمەیە ببم بە کۆنەفرۆش وتی یعنی چی کۆنەفرۆش وتی من ئەمەیە ببم بە کۆنەفرۆش تو مەزەوە باوکی عومەر عەلی کۆنەفرۆش بووە تانی ئەو ویستێتیەوە لەبەر ئەوە هاتە دەرەوە تووڕە بوو پێی وتن بە مدیری هینەکەی ئەمە ئەبێ بیگرین و ئەبێ دەریشیکەی لە مەکتەب باش ئێتر بوو بە ئیسراب شێخ سیدیقیانەی شێخزنی شێ مەحموودیان هێنا بە کەلەپچاوی مەکتەب بوو بە ئیزاب و ئیزاب کرا تێگەی ینی قوتابیەکان هێنا بە کەلەپچەکراوی یەشێکی کان هێنا لەو کاتە سیدیقی شێ مەحموود بە کەلەپچاوی هێنایان تێگەی ئیتر بوو بە مزاهرە و بوو بە ئیزاب بەعزێکی کان فەسڵ کرد ئیتر ئێمە ئەمر دەرچوو بۆ گرتنمان
تۆشی تیابووی من لەو گرتنە 52 کەس بوو لەو گرتنە 8 کەس بووین 8 کەس نەقلی کوێ کراین بە عسکەر بۆ معسکەر 50 بۆ بەسرا هێشتا تەلەبە بووی گیرای بە عسکەر گیران بە عسکەر باشە ئەمە وێنەی ئەو کاتێ مامۆستا ئەمە وێنەی ئەو ئەسکەری ئەمە لە دیوانی گرتومە کە هێشتا خوێننی شەتاوە نەکردووە لەسەر ئەو سزایە کرای بە سەرباز باشە من بە دوور و درێژی ئەمەوێ قسە لەسەر ئەم بابەتە بکەین بەس ڕێگەم بە باوچانێک وەربگرین خۆشەویستان وچانێک و دێنەوە خزمەتتان مامۆستا باسی ئەوەت کرد کە ئێوە سزادران لەسەر ئەوەی خوێنکارە گوتوێتی کۆنەفرۆش ئەمە ناوی ئەوانن کە کاتی خۆین کراون ئەمە ئیتر عمەر عەلی خەڵقی نارد بەڵێ ببوورە مامۆستا با بینەران بیبینن عمەر عەلی خەڵقی ئەگرت مەکتەبی مەسایی داخست ژمارەمان ئێمە 8 کەس بووین من بووم جەلالی میرزاکەریم بوو جەلالی مەلاکەریم بوو مامۆستا کاک فەریدونی عەلی ئەمین عەلی بوو ئەمین عەلی بوو بەڵێ ئەوە ناوی یەکەم سێم ناو جەنابتی ئەوە بووین ئەمانە نراین بۆ شوعێبە لە شوعێبە بەنگاڵە کۆنەکانی سوپای ئینگلیز بوو لەژێر زەمینە بوو ئەترافەکەیان گرتووە بە تەل تەلەکەشیان کارەباخس بۆ سەری بۆی ڕانەکەن بۆ هەتا ڕۆژێ شەوێکیان باران باری ئاو هاتە ناو قاعەکەوە ئێمە نەمانەوێرە پاڵ بینەوە ئەمانوو کارەبا ئەمانگرێ تێگەی ئەوە لێ ماینەوە مامۆستا ببوورە ئەم وێنەیە وێنەی تەوەستەیە ئەمە بەڵێ ئەمە نەخێر ئەمە وێنەی شەشی ئیبتیداییە لە مەکتەبی گۆران کامیان جەنابی مامۆستا ئەوەی کە موسیلەکەی تایە کامیان مەکتەبی گۆژەیە مەکتەبی ئەمەیانە ئەویان ئەوەی کەواتە دووەم لە ریزی بەڵێ مەکتەبی گۆژەیە ئەمەیان نییە یەکەم دووەمیان ئەویان جەنابتی ئەمەی مەلا سەعید و ئەوانە بوو کێ مدیرتان بوو مدیرمان هین بوو عەزەقامیش بوو مامۆستا عەزیز باوکی سمکۆ بۆشێ پیانەوە عەزەقامیش خۆی هەر زەعیف بوو بەڵام لەبەر زەعیفیەکە نەبوو بەڵکو خەڵقی خامیش بوو خامیش و دەڕێ بوو تێگەی جنا وەڵی منیش تا سازانیمە لەبەر زەعیفەکەی بوو خەڵقی خامیش و سپاس کە ئەو بۆ ڕاستکردینەوە بەڕاستی مامۆستا ئەم وێنەیە ئەمەیە کێ ئەمە لە هەڵەبجە گرتومانە ئەمە فەرەجی مستەفاڤەیە فەرج ئەوە بە دزداشەکەەوە کایە منم ئەویان ساڵە شارە زوریە ئەویشیان مامۆستا ڕۆفە مامۆستا ساڵە شارە زوری برای مامۆستا عین شەونم برای ئەوە بەڵێ ئەمە لە چۆ گیراوە ئەمە لە هەڵەبجە گیرا بۆچی چوی بۆ هەڵەبجەوە کاتە ماڵی فەرەجی پورم لەوێ بوو ماڵی کاک فەرەج لێ بوو کەواتە ئەمە کاک فەرەجی پورتە ئەمە فەرەجی پورمە و خۆم و لەگەڵ دایکێ ئەی ئەم ماڵە چ ماڵێکە هەرو ماڵێکە خۆ کردەوە ئەو نەخێر ئەمە ئەو ماڵەیە کە لە گاوران ماڵی باپیرمە خانەکەی بۆ ساحەبی بیان پێوە ئەمە ئێمە لەوێ ئاژیین باش پێشەوەی ئەو خانە بکەمەوە ئەو کاتی مامۆستاوێنێکی زۆر جوانی تریشە هەیە بەڕاستی لە بەردەمی حەدیقەکە ئەمە شێوکێن لەگەڵتا ئەمە هەمەی زێوەرە کامیان هەمەی زێوەرە ئەوی کیان سێنی حاجی عەبەلالەیە جلڕەشەکەیان سێنی حاجی عەبەلالەیە ئەوەی ئەو لاشیان کاکە حەمەی زێوەرە ماون مامۆستا هەمەی زێوەر ماوە بەڵا ئەویان مردووە بەڵێ 1000 ساڵ تەمەنێ بێ ئەمەش هەرهینی ئەو ڕۆژگارەیە کە سزا درابووی بە سەربازی بەڵێ ئەوە من ئەوە فواد نووری خەفافە کاک فوادە ماوە کاک فواد وەڵا وابزانم ماوە لەخوا بەزاوێ ئەمەیان جەنابتی بەڵێ ئەوە لە دیوانەی ژیرەوە ئیتر ماوەیەک سزا دران و گەڕانەوە بۆ تەلەبەرانەوە بۆ تەلەبەر قوبوڵیان نەکردمەوە بەڵێ ئەزانم بەس مامۆستا ئەم وێنێ ژوێنەیەکی زۆر جوانە ئەمە چییە؟ ئەمە لە 54 نەورۆز کرا حەمە ساڵ عیدیلان ئێمەی هین کرد کۆ کردەوە فرقەیەکی لێ دروست کردین ئەو کاتە گولشێنی دانەهات و لە سلێمانیە گولشێنی گۆرانی گولشێنی گولشێنی باش
ئێمە لە توی مەلیک گرتومانە ساڵی 54 باشە مامۆستا تۆ ئەو کاتەی تر لەگەڵ با بڵێن کۆمۆنیستەکانیش بووی؟ نەخێر من دوکانی بازرگانیم دانا بوو، سیاسی نەبووم ئەو کاتە هێشتا سیاست لە قوتابیان بووم نەک لە قوتابیانی عێراق تێگەی کە نەبوو ئیسراب کرا ئێمە چون بۆ ئەوێ لەوێ ئیتر هاتینەوە قبوڵیان نەکردمەوە لە مەکتب کە قبوڵیان نەکردمەوە لە مەکتب تیجارە هەبوو لێرە من لە سنفی 4 بووم چوومە تیجارە کە چوومە تیجارە عەبدولکەریم پیا بوو زەحفی یا بە تەلەبەکان هەموو تەلەبەی ئەو ساڵە هەموو سنفێکی بڕی بەبێ ئیمتیحان باش ئێمە لە سنفی 5 بووین شادەی 5 ناینی باش دەورەیە کرایەوە پیان و دەورەی تربەوی سەیفی بۆ مامۆستا بووی بە مامۆستا بووم بە مامۆستا ئەوە ناوی ئەو مامۆسانەیە کە لەوێ هەیە کامیان ئەوە لەوێ هەیە ئەمە ئەو مامۆسایانەی کە لێرایە بەڵێ یعنی ئەمە ئەمری تەعینەکەتە کە بووی بە مامۆستا هەر ئەو مامۆسایانەی بووین کە بووین بە مامۆستا لەوێ لەگەڵ فەتاحەوانە منیان کرد بە لیژنەیەکیان دروست کرد بۆ مامۆساکان و بۆ ئەو مامۆسانەی بۆ تربیە منیان کرد بە ڕئیسی لیژنەکە فەتاحەغا و لەگەڵ ئەو سیدیقی شێخ مەحموود لیژنە بوو لەگەڵما باش کە کاتێ تەواو ئەوەی بە کەلەب چەکراوی هێنایان کە کاتی هێنایان تەواومان کرد لە تربیە فوادەفەنگی ویستی قورعەمان بۆ بکێشێ کە قورعەمان بۆ بکێشێ من وتم مامۆسای گیان ئەوە مامۆسەکان هەموو ڕاوە ساون من نەقڵکە بۆ مووان وتی مووان بوو وتم چونکە خزمێکم هەیە سمایلی ناوە هەر تەلەبە بۆیەکەوە مامۆسای لێ من نێرە بۆیە حەزەکەمشتیوانە نابێ باشە وەڵای کاکە دەستم کرد بە تورەکەکە بەسەری خۆم بەسەری ئەوە ناڵێم لەگەڵ دەستم کرد بە تورەکە وتم یا مووان هاتە دەرەوە دەستم تێگەی موانە ئەو ساڵە لە موان بوو دوایەوە نەقل کران بۆ دەربەی خان باشە مامۆستا من هەندێک وێنەیە حەزەکەم ئەو وێنانەش بینەرانی بەڕێز بیبین ئەمانە چێن مامۆستا ئەمە هەمەی مەلادەن گەورەیە هەمەی مەلادەن گەورە پیاوێکی کامیان ئەوەی ناوەڕاستە بڵێ هەمەی مەلادەن گەورە بڵێ ئەم مشکی بەسەرەکە جەنابتی بەڵێ ئەویشیان هەمە بچکۆلە پیاوی شێ مەحموود شێخ حەمەڕەوف کاک حەمەڕەوف مامۆستا ئەمە ژوێنێکی جەنابتە ئەمە لە کوێ گرتوتە ئاوا ئەوە بیرەکەیتەوە ئەوە لە هین گرتومە لە خواری سەرچنار نییە ئەو کاتە ئاو بوو ئەو نەبوو ئەو کاتە باش مامۆستا ئیتر دوایی تۆ چیتە موان و مامۆسایەتی دەستی پێکرد مامۆسایەتیم دەستی پێکرد چون بووە دەربەنگی خان لە کانی سارد مەکتەبم من کردەوە تەکانی سارد بڵێ تەلەبەکان لەسەر بڵێ لەسەر تەنەکە دانیشتن لە دیوار نەبوو پارتی پەڕۆی سپیمان هێنا بوو کردمان بە سەبورە ئاخریان مەکتەبەکە کرایەوە 2 ساڵ لەوێ بووم و دوایەوە نەقلی کەلەکن بووم و هاتم بۆ مەکتەبی گۆڕان لە بەتاڵخانە کۆنەکە ئیسە کە جەواهیری بێڵن 7 ساڵ لەوێ بووم لەگەڵ ئەنوەر فەخریە لەگەڵ مامۆستا ئەنوەر فەخری یادی بەخێر من دێگوێنەی کەسایەتی هەن ئەمەیان ئەو نەموو هەمەی برایمە هەمەی لە سوالکەرە کاکە هەمەی لە سوالکەرە ئێمە لێرەوە ڕێز و خۆشەویستی بۆێنەرێکێکە لە پیاو جوانەکانی سلێمانی ئەوە مەلاسعی بانی خێڵانەیە برای مەلاحمەی بانی خێڵان هاوڕێت بوو بەڵێ لە دەربەنگی خان بەیەکەوە بەڵێ ئەم پیاوەکێ ئەوە عەبەی حەمەبانەییە ڕەفیق تاویش ڕەفیقمە ئەوەی باوکی دکتۆر ئەوەی کە مەشهورە ئێستا باوشیەکی کەیەکە ئێستا دکتۆر ئارام ئەوەی کە ئێستا چۆتەوە بە خارجویە باوکی حەمید بانەیی کە حەمید بانەیە باش ئەمەش مناڵیمە بەڵێ ئەمەش هەر هاوڕێکی هەمعەلی شەریفە بەڵێ ئەوەش گەڵما لە شوعیبە بووین ئەو لە قایمەی سزادراوەکانەویش سزادراوەکانە بەڵام ئەوە ئیتر نازانم چۆنیانێنە لە مەکتەب نەبوو لە مەکتەبی ئەمە ئیتر هەر بە جۆرێک بەڵێ جورمێکیان بۆ دروست کرد هەشت کەس بووین خالەی میرزا کەریم خالەی مەلا کەریم سەلاحی عەلی ئایشێخان ئەحمە محەمەیەک تێگەی کاک فەرێدون ئەوانە بووین کە چوین بۆ ئەوێ لەوێ هینیان کردین لەوێ ئەوە نەیان تەعزیب باین
تيجي أنو أبي خاص بس كيتو بي بعرضه بعربي أنو ارفع رجلك 25 سنتيمتر كلب يبني استطاع لك وأما اللي هاد أو فريدونا توشي في تغبو برا راس وتي أمانة ببي بنجان كرت بنجان كرت عمليات يعني كرت هل لم برنامج باسي كر أبيش يتحمل المشقة وأنا واي راس جا منها تا دوما من دسول مشاي مشت نيت واني أو كاب أخويا بلا راس من أمشت بلا أولا برشاي كتير أوش وشانة براسي أي أم بياوا أفسري شيء ما مسا هو أبي خالة كريمة خالي باوكما خالي باوكتا بلا أبي أي أم بياوا هو في جونيا حمي فرقة حمي فرقة بيالين حمي فرقة حمي فرقة حمي ملا فرقة بيالين بلا في جونيا أمش كاك فرجي كوري بورينيا بلا أمش كاك فرج با حزا كان بينران بيبينن بلام وفاتي كاك فرج وعفيكا أي أم بياوا هو كوري عارفي بكرة كأموزاي منه خزور ما خزور يشتا أموزاش بابين السر باش بابين السر ئەوەی کە بزانین چۆن ئەم ژنیان بۆ هێنای بە دوور و درێژی بۆمان باس کە کاتێ بوون بە مامۆسا لەگەڵمانە هات ئەوان هاتن لە پێنجینەوە هاتینەوە سلێمانی لە دوکانی دانا من ئامۆزان بوو لە ماڵیشەوە بەیەکەوە بووین مارەم کردو لە ساڵی 1950 6 مناڵم لێ هەیە باشە مامۆسای لە یەک ماڵیشا بوون لە یەک ماڵەکە بەرامبەر بە ئیشغال بووی تەوان ئاچکە ماڵەکە هینی براکان بوو کە جاریش کە کردانەوە من هەر تۆ کردەوە ڕاستە دایکی کوڕەکان خوا لێن نسێنێ بەڵام ناوی چییە؟ ناهی علی عارف ناهی علی عارف ڕاستە 6 مناڵم هەیە کچە گەورەکەم ڕئیسی مهندسینە بەڵێ ئەوە دێنە بە دوورێژی دێنە سەرەوە بەس باسێکی ئەم وێنەیەم بۆ بکە ئەمە کچێکی پورمە و ئەمەشیان سافیە و ئەوشیان ناهیدە و ژمە لەگەڵ دایکێ بەڵێ ئەو خانووە شوێیە ئەو کچێکی پورمە ئەو خانووە ناڵێم هەرو خانووی کانێسخان نە خانووی هینە خانووی گاورانە خانەکەیە بەڵێ باش مامەسا تۆ هەندێک گوێزگەی ژیانێ هەیە وێنەی زۆر جوانی تیاگیراوە مامەسا تۆ لە مامۆسایەتی شاهەر جلی کوردیت لەکرد وەنیە هیچ کاتێک ئەو گیر و گرفتی بۆ دروستە کردی هیچ بۆی نەکردوم ناڵێم یەک زەڕە کەسێ پێ نەوتوم ئەوە بۆ جلی کوردی لەبەرەکەی دیار لەبەری ناوی بەڵام هەمیشە جلی کوردی لەبەرابوو هەتا ئەو کاتە هین بووم بوو بە مامەسا هەر لەبەر بەڵام لە تەلەبایەتیان نەخێر لە وەختان نەبوو نانێشت لە شوعێبە نییە لە شوعێبە تووشی دەدیسەری و نەخۆشی زۆر خەڵقەکە بوو تێگەی هەموو تووشی نەخۆشی بووین تووشی نەخۆشی بەڵەوە مامۆسای ئەم وێنە زۆر زۆر جوانە جلەکان زۆر ئەمە هەستوانە ڕەفیقی مناڵی یەکین ئەوە هینە سماری تۆفیقی حەسەنە قوچە ئەمە یەکەمیان ئەویان منم ئەویان هەمەی ئەمنەخانە خوشکەزای حەمەسایی خەیات باوکی دکتۆر کەمال ئەمە پورزای ئەوە لەم کاتا بازرگانی دەکرد مامۆسا نەخێر نەوەڵا لەم کاتا ئیشی چی بوو تەلەبە بوو باش مامۆسای ژیانم مامۆسا ئەم وێنەیەش هەر وێنەیەشی زۆر جوانە ناوەڕاستیان جەنابتی ئەمەیان ڕەفیقی مناڵیمە و ڕەفیقی گەڕێک مەسیحی مەرقۆزی پێڵێن مەسیحیە ناوی چییە؟ مەسیحی مەرقۆز برای ئەنوەر مەرقۆزە بڵێ مامۆستا ئەنوەرە بڵێ ئەمەشیان سمایلی تۆفیق حەسەنە قوچە ئەوشیان منم ڕەفیق بوون ڕەفیقی دەورانی تەلەبایەتی باش مامۆستا وێنەکانێ زۆر زۆر جوانن ئەمەش هەروێنەیەشی زۆر جوانە جەنابتی لە سەیران لەگەڵ پیاوێکی جلکوورد لەگەڵ هەمەرۆڤی هەمە بچکۆدا ئەوەش کە فەرمود هەر پیاوی شێ مەحموود پێشمەرگە بۆ لەو کاتاکە لە دەورانی شێخ مامۆستا لەگەڵ خواردن دروستکردنا لە چیایی خواردن دروستکردن من کەباب بەس کەباب بەزانم هەموو هینێک سەیرانێک
من کەبابم بۆ دروست کردوون باش تێگەی هەموو ساڵێک مامۆساکان 20 مامۆسا بووین تێگەیەکی نیو دینارم لێ سەنگن باش لەگەڵەوەش هەچی تەرفیعی کردایە تەرفیعەکە بۆ ئێمە بوو هەر بۆ هەچی علاوەی وەرگتایە بۆ ئەو سنووقە بوو هەر کەسێکیش کە قەرزی بکردایە نیو دینارم لێ سەنگ ئەمان کرد بە سەیران بۆ یەکی ئازار و بۆ نەورۆز هەموو ساڵێک ئەچوین بۆ نەورۆز هەموو سەری مانگێک ئێمە سەیرانمان بوو لە سەیران ئەچوم لای کەریمی ئامۆزام سەڵت و ڕان و ئانەمە هێنا ئەم کرد لە ماڵەوە ئەم کرد بە قیمە ئێسخانەکانیم ئەبرد بۆ ئەوێ کرد بە تشی بوو ئەویش بە کەباب و کەبابم بۆ لێیان کێر و پڕیان نەخوارد ئەمە هی ئەو کاتەیە بڵێ کە خەریکی گۆشتبژان نوۆشتانێ مامۆستا تۆ هیچ کاتێک مۆسیقال لێ ناوە نەوەڵا ئەوە هینە ئەم مۆسیقا لێرە عادل جەزیسە بەڵێ عادل جەزیسە ئەوش مەسیحیە لە کامیانەوەی دانیشتووە لە تەنیشتی جەنابێ ئەوە من لێم وەرگرتووە ئەمە ڕوودەکە بە تۆیە ئەوەشیان ئەوەش مامۆستا ئازاد حەمدی باش یعنی تۆ هەروە لێ سندووە بۆ وێنەکە یان بۆ وێنە ژەنینیانی باش ئەمەش لەرپەشێ زیاتری چیکە نازان ڕاست ئەمەش هەروێنەیەکی جوانی مامۆستا بەڕێزەکانی ئەو کاتەیە بڵێ حەزەکەم بزانم ئەوانەی کێن مامۆستا لەگەڵتە کاکە گیان ئەمانە ئەنوەر فەخریە باش ئەمەیان ئەنوەر جافە ئەوە منم وەڵا با مامۆستا بینەران بیبینن مامۆستا کوڕەکەیەتی ئەمە ئەنوەر جافە ئەوە منم ئەمە مامۆستا ئەنوەر فەخریە ئەمە جەنابتی لە تەنیشتەوە کێیە ئەمە لە خوارەوەش مامۆستا تۆفیق مەجیدە بڵێ درود بۆ جانی پاچی هەمویان لەناوە مامۆستا بە ڕێزانە کە هەمویان قاتیان لەبەرایە دیسانەوە جەنابێ بە تەنیا جلی کوردی و ئەمە فایقە ڕەشە بەڵێ تێگەی ئەوە فایقی حەمەتەنەکەیە ئەوە هینە شەوکە سدیقە تێگەی تایەتی ئەوە مەلا ڕەشیە ئەوم تێگەی ئەوە ئەمیان ئەو کوڕەیە کەوتی من ئەمە بم بە کۆنە فرۆش کامیان ئەو سادق سدیقە ئەوەی لە تەنیشتی خۆتە ئەوەی لە پشتی پشتەوەیە یعنی ئەمەیان ببەخشە ئەمەیان جەنابتی ئەوە من ئەوەی پشتەوە ئەمەی تەنیشتە ئەوەی ئەوتی ئەبم بە کۆنە فرۆش لەسەر ئەوە دەریان کرد لەسەرەوە دەریان کرد مامۆستا هەندێک وێنی تر هەیە لەگەڵ خوێنکاران کاتێ مامۆستا بووی ئەمە هی مەکتەبی گۆرانە مەکتەبی گۆرانە ئەمە کاتێکە کە فێرقەی نەشیدی نەمانە سرودی نیشتمانی من سرودم پێوتن هەچی گۆرانی وەتانەکانی هەموویان پێوتون باشە ئەمەش هەر وێنەیەکی ترە جەناب ئەمە وێنەیە ئەمە هینی مەکتەبی گۆرانە ئەویان کەمالە سووسە و ئەحمەی قازیە هاتوون جل تەوزیعەکەن بەسەر فەقیرەکانە من بۆیان نەخوێنمەوە مامۆستا ئەم وێنەیە وێنەیەکی زۆر جوانە ئەمە کوێیە ئەمە دەربەنگی خانە ئەمە سەروی دەربەنگی خانە پێشەوەی کە وای خەڵە باڵغ بێ دەربەنی خانە دەربەنگی خانە باشە مامۆستا ئەم وێنەیە وێنەیەکی جوانە ئەبێ یەکە بزین ئەمانە چێن ئەویان نەزیری ژنی فوادی حەمیمە ناغایە ئەو ژنەی کا با بڵێن پشتیانە قوبەکەی بەستووە بڵێ ئەمیان فوادی حەمیمە ناغایە ئەوەش هونەرمەند فوادی حەمەمی ناغایە ئەمیان پورە مەحسوومە خوشی حەمە فەرەجە پێڵم پوریە بەڵێ باشە ئەوەیان خۆمم ئەمەیان زەکی ژنی هەمەی هینە کە ئیسە پێمان وتی کاکە حەمەی بلە سوال بەڵێ ئەوەش کوڕەکەیان باشە ئەی ئەوەش کچەکانێتی ئەمەش کچەکانێتی ئەم کچیان کێیە ئەمە وەڵاهی ئەمە هونەرمەند شادان فواد نییە بەخوا ئەوە خۆڵاوە ببینێ هەردووشی ئەو وێنێ ببینێ پێمانەڵێ ئەڵێ ئەمەوێت وە نییە مامۆستا هەندێک وێنەی تری شەیە ئەمە ژوێنەیەکی جوانە ئەمە کوێە ماڵە ئەمە چییە ئەمە چاخانەکەی بەر ئاسکەکەیە چاخانەیەگە بوو لەبەر ئاسکەکە پێش ئینەکە ئەمە لە فولکەکەی سەرچنانی کانێزگان نییە لەوێ ئەمە چاخانەیەک بوو
هني هنا عاجز تقيبه أو محمي حمي الرنية بيرلن محموي حمي الرنية باش أما من اللي قلتوا معنا أو شاخانة إيسا شاخانة كان ما هو چاخانە کە نەماوە هل برأس ككايا لەکان ئێسکان والله لكان إسكان باش مامۆستا ئەی ئەمێنێ أو نايو بيروي كرمة کاکە پەیڕە بيروي كيسا جابا بێنە سەر هنا مدرسي إنجليزية ليرة مشرفي إنجليزية مامۆستا فەرمووت 6 مناڵم هەیە شش من عالمية باڵێ كل قبل كم نايو رازاوا ڕازاوخان رئيسي مهندسيني الزراعية مسؤولي حمود دواجن كان سليمانية باش جني دكتور عمر المحموة أو مامۆستا ئەمە یەکچە گەورەکە و نعم مكسب من الله كما لا مو من الله أما كان جني آسوي أما هناوة والله هناوخانة أما والله هو صحيح لا صحيح لا صحيح إيه إرشادي هناك بله جابا بين سر مناڵەکان كان وثمان بله ئەمە کامیانە أو بيجروا کاک پێشڕەوە ئەم لە کوڕی گەورەیە كوري قبرم أو كوري ناوي جيم نا مەبەستمەوەیە کاک پێشڕە و لە هەمیان گەورەترە لهم نا کچەکە كسك لهم ينقرت أم لدواي أويا أويسا باش مهندسة کچە گەورەکە ئەمەیانە كسك قبل كم ما يعني باش أويان بيجروا أويان بيروا کەواتە ئەمە کچەکەیە کچە گەورەکەوەش مامۆستا پێشڕە و ئەویشیان کاکە پەیڕەوە باشە کاک پێشڕە و کوێی تاوا کرد بيجروا يسمى مهندسي ميكانيكا دزلته ميكانيك لە ماحەدی تەکنۆلۆژی سلێمانی بله باڵێ ئەمەش هەروێنەیەکی جوانە حەزەکەم پێم بڵێ ئەمانەی کێوشێن ئەم کوڕە گەنجەکەیە هو بيروا کاک پێشڕەوە بيجروا وانە ئەمایان کێیە والله گەشاوخانە ما بيد قشاو بيه باش ئەی ئەمەی حێل و مێخەکەی لە هو ناهية ئەوە دایکی مناڵەکە بله ئەوە خومم ناخۆنی مامۆستا ئەوە ڕازاوخانە عفوا أخي ئەمەشیان گەشاوە بله هەناوە یان گەشاوە بله لقل يعني باش ئەمە ماڵی خۆتانە مالي خوم ئەوەی با بڵێن کە باسی کردوەتێ کردومەوە وێنەی زۆر جوان هەن ئەمەش هەر وێنەیەکی تری سەیرانە ئەوە نییە بيلا ما ئەوەی پردەکەی تابینە وای مەتەبرەکەی تابینە ئەمە خێزانیە خێزانیە بە مناڵ مامۆستا ئەمەش هەر وێنەیەکی جوانە حەزەکە مەڵا ببینرێت ئەمە مناڵەکانمە ئەمە ڕازا و پێشە و پەیڕەوە ڕازا کچە گەورەکەی بەڵێ ڕازا و گەشا و هەناو ڕازا و کچەکان کچەکان ڕازا و گەشا و هەناو ئەوە کچەکان هینی تاوا کردووە قانونی تاوا کردوژنی لیوا ئاسۆ بوو کە ئیسە مردووە بەڵێ بەڵێ هێگەی بەڵێزانم قوربان ئەمەشیان کاک پێشڕە مەبەستم ئەوە بوو کچەکان ڕازاوخانە گەشاوخان و هەناوخانە کاک پێشڕە و پەیڕە و لەگەڵ پێشنیار کاکە پێشنیار پێم خۆشە وێنەیەکی کاکە پێشنیاریش ئەگەر دەستکەوێت پیشانی ئەین مامۆستا ئەمە هەر سێ کوڕەکەن نین ئەمەیان پێشرەوە ئەمەیان پەیڕەوە ئەمەیان خوشکەزامە خوشکەزاتە کەواتە ئەمەی ئەم لایەن کاک پێشرەوە ئەویان پەیڕە ئەوەش خوشکەزاکەتە کاک ئامانجە یا کاک کرمانجەوە ئەوەی دوو کچەکەیە کاک ئامانجە ئەوە لە خوشکەزاکە ئامانجە ئەمەش گەشاو هەناوە باش ئەمایان ئەوە ڕازاوە مناڵی ڕازاخانە بەناڵ باشە ئێستا ئێمە ئەی مامۆستا ئەمە سواری ئەم تیارە بۆ جەژنە پەیڕەوە گرتوێتی لە جەژنا دایمە هەبوو سواری ئەوە هەبوون سواری هینە بوون بەڵێ مامۆستا عادەت وا بوو لە ماڵی ئێوە زۆر گرنگی بە وێنە بدرێ چی بگرێ یعنی گرنگیتان بە وێنە داوە ئێوە مەبەستم ئەوەیە یعنی خۆشێ لە ژیان تا ئیدراکی ئەوەت هەبووە ئەم وێنانە وەکو ئەرشیفێک تسکارە بۆمان بەڵێ ڕاست ئەوە زۆر ڕاستیە بەرامبەری یعنی ڕاستیە بەرامبەر بەوە تۆ چ پەیامێکت هەیە بۆ خەڵکە پارێزگاری لێ بکات پێویستە ڕسم بگرین ئێستا بە مناڵەکان ئەڵێم هەر خێزانەی بەجیا ڕسمی من بگرن بە یەکی شەوە ڕسمی من بگرن چووکە ئەمێنێت ڕاستەوە تۆ 1000 ساڵبی ئیشاءڵڵا
بەداری هەزاری شەوی لە ناویانە ئەمەش هەر وێنەیەکی ترە دەلیلە بۆ ئەوە بەڵێ ئەوە خۆم و هینەکە زاوەکە ژنی کوڕەکەمە و پێشڕەوی کورمە و پێڕە و خۆمە باشە مامۆستا فەمکە ئەمەش ئەمە ڕازاوە ئەمە دکتۆر عومەر مەحمووە دکتۆری بێتەڕەیە ئەمە کچەکەیەتی ئیسا تێگەی لە مهندیسە مهندیسای خوێنێ ئەمەش کوڕەکەیەتی مهندیسە بەڵێ ئەویش هەر مهندیسە بەڵێ باشە مامۆستا هەندێک وێنەی جوانن ئەی ئەمانەی شێر مامۆستا ئەمە بۆتانی عەلی زێوەرە زاوای ئاسۆیە زاوای کچەکەتە کچەکەمە ئەمە کچە زاکەمە ئەوە کچە کە ئێستا ماسەرە خوێنێ لە کۆمپیوتەر ئەوەش ئاخر کچە زاکەمە پشکۆلەکەمە پشکۆلەکەی ئەوە وێنەیەکی هەیە دامان ناوە بۆ ئەخیر ئەی ئەمانەی شێر مامۆستا ئەمە پێشرەوە ئەوە ئاسۆیە ئەوە مناڵەکانی ئاسۆ هینە کاک ئاسۆ بەڕەحمەت بێوەنە بڵێ بەڕەحمەت بێ کۆچی دوایی کردووە ئەمە شەروێنەیەکی ماڵی ئەوانەوە نیە ئەمە ماڵی ئەوانە بڵێ ئەمە کەزانی ماڵی ئەوانە باش مامۆستاکووە پێژنیارکووە ئەمەش ڕسمی ئەوە کاک پێژنیارە ئەمە بڵێ ئەمە پێژنیارە ئەمەش دکتۆر دەریایە دەریای سمخۆ قەراخیە ئەمە دکتۆر دەریایە ئێسم ماسەری هێناوە لە هین لە ئەڵەمانی لە بەریتانیا لە بەریتانیا ئەمە پێشواز پێژنیار بەڵێ پێژنیار ماسەری هێناوە ئەوێ بخوێنێ دکتۆرا بێنێ نایڵن لەوێ نایڵن لێرە نایڵن لێرە نایڵن لێرە مەجال نان بەڵێ ڕاستە فەرمی مامۆستاجانەیە خەریکی باسە باسێکی هەبووە ئەوە ئەڵێ باسی مەکە بە ناوی سلێمانی وەیە لە عالەمە ئەو هینی کردووە بەڵێ مامۆستاجیامە لێرە کۆتایی بە بەرنامەکەمان هات کات بەشی ئەوە ناکە لەگەڵ جەنابێت دابنیشین ئێمە ئەفمان کە لە نوسانیمان نا مامۆستاجیان جەنابە گەورەی ئێمەی ئەم وێنێش ئەکەین بە دواوێنی ئەم بەرنمەیە لەبەرەوەی ئەمە کچی کچە زاکەتە وەنیە ئەوەی ناوی گەشەیە ناوی گەشەخانە ئێمە نزاکەین لە لای خوا تەمەنە درێژ بێ لەگەڵ هەموو نەخۆش نەبی زۆر مەمنون ئیشاءڵڵا وا بێ بەلەشی ساخ کچی ئەمیش ببێ پەنا بەخوا ئێمە زۆر سپاس دەکەین دەکەم من سپاسی ئەوەکەم سواسی ئەو جاتانەکەم جادەتانەکەم ئەگەر ئێوە نەبوونایە من ناوم ناکەوتە ناوناوان قوربانجاناویکی جوانە مامەکانم ناکەوتە ناوناوە هەموو فەوتان چونکە منیان بە بێکەس بەجێهێشت یێگەی بە تەقەڵ و دوورمان ئەو دایکەم منی بەجێ بەخێو کرد ئەگەر چی پارشمە هەبوو چونکە پارەکە لەکوێ بوو لە ئیتاما بوو بەڵێ ڕاستەفەر ئێمە زۆر سپاسەکەم وەفاق بن خوا بۆ منتان بێڵێ بنیا بینەرانی بەڕێز و خۆشەویست تا بەرنامەیەکی تر و کەسایەتێکی تر خواتان لەگەڵ